ڕیار وایە کۆتایی ئەم مانگە سەرۆکۆماری ئێران بە سەردانێکی ڕسمی بگاتە بەغداد و زنجیرەیەک دیدار و کۆبوونەوە لەگەڵ سەرۆکۆماری عێراق و لێپرسراوانی تری عێراق ئەنجام دات. جگە لەوەش لە ماوەی مانگی ڕابردوودا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە هەمان شێوە سەردانی بەغدادی کرد و دواتر سەردانی هەرێمی کوردستانی کرد. جموجۆڵێکی سیاسی لە ناوچەکە لە ئارادایە. بە سوپاسەوە بەڕێز ئارام عەلی نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵمایە بۆ ئەوەی تاوتوێی ئەم بابەتە بکەین. کاک ئارام بەخێر بیت. زۆر سپاس کاگاک. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. لە خزمەت دەم. کاک ئارام وەک پێشتر ئاماژەم پێەیە جموجۆڵێکی سیاسی لە نێوان بەغداد و ئەنقەرە و تاران لە ئارادایە. بەگشتی چی ئەگوزەرە لە ناوچەکە؟ بەڵێ بنای خۆی بەخشند و مهرەبان. بەڕاستی دیارە وەزعی کوردستان و عێراق و دەڕووی کەس و هەواشەوە وەکو پێامێرەکەتان باسی کرد بەرەو گەشتبوونەوە و بەرەو وەزعێکی باش دەڕوە. یعنی ڕێژەی باران زۆر زیادی کردووە لە هەموو ناوچەکاندا وەکو گوتی. ئەمەش خێر و بەرەکەتە بۆ ناوچەکەمان لە کاتێکدا کە سروشت خۆی نوێ دەکاتەوە گۆڕانکاری گەورە لە ناوچەکەماندا هەیە، جوڵەی زۆر گەورە وەکو باست کرد ناوچەکەماندا هەیە. ئەویش بە حکمی ئەوەی کە ناوچەکە بە قۆناغێکی زۆر هەستیار لا تێپەڕ دەبێ، بە تایبەتی لە دوای غەزە کۆمەڵێک گۆڕانکاری گەورە ڕووی داوە. چاوەڕوان دەکرێت ئەو گۆڕانکاریانە وەکو لە مەسەلەی غەزەدا دیارە، وەکو لەو هاتوچوونانە و وەفدە دیپلۆماسیانە لە دیارە، لە پەیوەندی نێوان وڵاتاندا دیارە، لێدوانەکاندا دیارە کە ناوچەکە گۆڕانکاری گەورە بەخۆ ببینێ و وەکو پێشوو نەمێنێتەوە. ئەگەری هەیە کە ئەم وەزعە کۆمەڵێک مەعادەلاتی تازە بهێنێتەکایەوە، ئەمەش عەلاقەدارە بە هەموو وڵاتانی ناوچەکە، بە تایبەتی عێراق، ئێران، تورکیا کە وڵاتی مەرکەزین. ئەو گۆڕانکارانە لە بەرژەوەندی عێراقەوە خۆ داماژت پێیا دکتۆر؟ بەڵێ لەو بڕوایەدام کە هەموو گۆڕانکاریەکان بەگشتی لە بەرژەوەندی عێراقدا دەبێت، لەبەرەوەی عێراق وڵاتێکی خاوەن قوڵایی مێژووی و شارستانەتی زۆر گەورەیە. هیچ وڵاتێک لە دەوروبەر ناتوانێت خۆی لە قەرەی عێراق بدا لە ڕووی مێژوو و شارستانەتەوە. لە هەمان کاتیشدا لە ڕووی دەوڵەمەندی و وزە و ئاو و نەوت و غازەوە وڵاتێکی یەکجار دەوڵەمەندە. تەنانەت سەتا بەشێکی زۆری وزەی عێراق و نەوتی عێراق تاوەکو ئێستاکە لە ژێر زەویە دەستی لێ نەدراوە، یعنی وەکو دەریایەک لە ژێر زەویە دەستی لێ نەدراوە، دەرنەیەندراوە. لەبەر ئەوەشە لەو بڕوایە دانیم عێراق کە وڵاتێکی خاوەن ئەو قوڵایی شارستانیە مێژوویەیە، خاوەن ئەو قوڵایە ئاینیە گەورەیە، وڵاتێک بێ لە داهاتوودا داهاتووی باش نەبێ، بە پێچەوانەوە داهاتووی زۆر باش دەبێ. هەرچەندە ڕەنگە کۆمەڵێک کەمە کورتی ئەمڕۆکەوە لە عێراقدا هەبێ بە حکمی ئەحزابی سیاسی و سیاسەتکردن و دەوڵەتانی دەوروبەر و کۆمەڵێک مەلەفی دیکە، بەڵام جارێکی دیکە عێراق بەڕاستی لە هەموو مێژوویدا هەر خۆڕاگر بووە، بە کوردستانیشەوە. ئینسانی عێراقی وایە، یعنی هەر شانسێکی بۆ بلوێ جارێکی کە هەڵەسێتەوە. لەبەرەوە بەڕاستی عێراق ئەگە دۆستی زۆرە دژمنیشی زۆرە، دژمنەکانی لەبەرشی زۆرن، چونکە نایانەوێ عێراق هەڵسێتەوە، نایانەوێ عێراق ببێتەوە بە عێراقی جاران، نەک بە مانای عێراقێکی مەرکەزی دیکتاتۆری، بە مانای عێراقێکی کە ڕۆڵی لە ناوچەکەدا هەبێ، عێراقێک نەبێ ڕۆژانە بۆرتومان بکرێ، سەروەری پێشێل بکرێ لە وڵاتانی دەوروبەرەوە، عێراقێک بێ خاوەن قسە بێ، عێراقێک بێ خاوەن بڕیار بێ. لەبەر ئەوەشە کە زۆربەی بەڕاستی ئەو دانوستان و پەیوەندیانەیە کە لەگە عێراقی شەیە لە وڵاتانی دەوروبەردا، ئەگەر بە ناوی دۆستایەتی دیپلۆماسی و کۆمەڵێک ڕەنگە بگەڕن من ئیتیفاقاتی استراتیژیە، بەڵام لە ئەساسدا ڕەنگە مەسەلە پەیوەندی هاوبەشیشە لە ڕووی دیپلۆماسیەوە، بەڵام بۆ دادۆشینی عێراق، چونکە هەمووی عێراق بە لاواز دەبینێ، زانی دەڵێ با قازانج لە عێراق بکەم. بۆ نمونە ڕەنگە کۆمەڵێک ئیتیفاقاتی ئەمنی بەسەر عێراقدا بسەپێنرێ، وانە پێشتر مەسەلەن لە مەسەلەی پەکەکەدا، لە مەسەلەی کوردەکانی ئێراندا کۆمەڵە حیساباتی دیکە. لەبەرەوەشە بەڵام دڵنیا بە عێراق بە حکمی ئەو مەسەلەی کە باسم کرد، بە حکمی پێگە ئاینی مێژووی شارستانەتەکەی هەروە دەمێنێتەوە. عێراق لە هەڵسانەوەیە،
ئەمە ئومێدێکی زۆر گەورەیە، ئەمە شتێکی زۆر گرنگە بە دڵنیاییش وایە لە ڕووی گەشتبینیەوە کاگارم نەک بە تەنیا گەشتبینی دڵمە و شتێکە کار لە خۆوە گەشتبینم، بەڵام بە پێی پێدراوە مێژووی و شارستانێتەکان وایە. بەڵێ کاگارم بڕیارە سەرۆکۆماری ئێران لە کۆتایی ئەم مانگە سەردانی بەغدا بکات. خاڵی هاوبەشی سەردانەکەی سەرۆکۆماری ئێران بۆ بەغداد و سەردانەکەی پێشووتری مانگی ڕابردووی سەرۆکۆماری تورکیا بۆ بەغداد چییە؟ چ خاڵێکی هاوبەشەیە؟ خۆی یاخود بڵین خاڵی استراتیژی هاوبەش. بڵێ مەسایلی خاڵی هاوبەش لە نێوان هەردوو سەردانی سەرکۆماری عێراق و تورکیا و ئێران بۆ عێراق بە پلەی یەکەم مەسائلی ئاساییشە، مەسائلی ئەمنیە. بەڵێ دیارە زۆریش باسی لێکراوە لە کەناڵەکاندا. ئیتفاقاتی ئەمنی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە، دەیانەوێ خاکی عێراق بەکار نەهێنرێ بۆ لە ڕووی دژ بە وڵاتانە معارەزەی ئەو وڵاتانە، معارەزەی تورکی جای کوردی بێ یان معارەزەی ئێرانی بەکار نەهێنرێ بۆ ئەوەش ئیتفاقات کراوە بۆ ئەمەش بەڕاستی گوشاری زۆر لە عێراق کراوە. لێجا عێراقیش وەکو گوتم لەبەرەوەی بەڕاستی عێراق وەکو پێشوونیە یانە عێراقی دوای سەدام بە حکمی کۆمەڵی گۆڕانکاری تێپەڕی و تاوەکو ئێستاکە بە تەواوەتی نهاتۆتەوە سەرخۆ، یان یەک چۆن نەخۆشێک نهاتۆتەوە سەحەتی عافیەتی تەواو نەبووە لە ڕۆژێکی وادایە بۆیە هەموو لایەک هەموو دەیەوێ مەرزەکانی خۆی بەسەدا بسەپێنێ. بۆیە خاڵی هاوبەش یەکەم مەسائلی ئەمنیە لە نێوان هەردوو وڵات لەگەڵ عێراقا، مەسائلی اقتصادیە، مەسائلی اقتصادی کە زۆر زۆر گرنگە، ئاڵوگۆڕی بازرگانیە. بۆ نمونە ئەردۆغان دەڵێت ئێمە ڕۆژی دووشەمەی ڕابردوو گوتی چاوەڕوانین ئومێد دەکەین کە بگاتە پەیوەندێک ئاڵوگۆڕی بارزگانی بگاتە 22 میلیارد دۆلارێک لە ساڵێکدا بەڕێ لە ساڵێکدا. ڕئیسیش بە هەمان شێوە ئەوە دەکەم. چاوەڕوان دەکرێت کە دکتۆرە توانین بڵێن ئەمە چێ بڕچێکی ئابووری و بازرگانیە لە نێوان تاران و ئەنقەرە بێگومان لە عێراقدا؟ بێگومان یعنی بمانەوە نەمانەوێت ئێران عێراق بە خۆی دەزانێ باشە بە حکمی کۆمەڵێک مەسائلیشی عوشتی لە زۆرە بابەتە تاریخیەنەوانە. تورکیش بە هەمان شێوە کە لە ناتۆیە و بڵێن ئەگەر سیە پەیوەندی لەگەڵ ناتۆ هەیە وەکو پێشوونیە، بەڵام لە بەرەیەکی دیکەیە ئەویش دەیەوێ بای خۆی لە عێراق ببە، بای خۆی لە عێراق ببە. هەردوو لە هەوڵە دەن کە بەرژەوەندی ئابوووریەکانە لە عێراقدا بپارێزن. لەبەر ئەوەش کۆمەڵێک ئیتیفاقات ڕەنگە چۆن ئەردۆغان 27 ڕێکەوتنامەی سیاسی، ئابووری، ئەمنی، بازرگانی، کەلتوری لەگە عێراق ئیمزا کرد 27 بوو. چاوەڕوان دەکرێت ئێران و ڕئیسیش بەدەیان ڕێکەوتنامە ئیمزاکە. ئەوەی من خوێنمەوە ئەمڕۆ بەیانەکەی کاگاکەم ڕەنگە ئاغای ڕئیسی سەردانی هەرێمی کوردستانیش بکە، چونکە دەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان کە ئێستاکە لە تارانە داوای لێ کردووە لە کاتی سەردانەکەی بۆ بەغدا سەردانی هەرێمی کوردستانیش بکە. لەنجە نازانم سەردانی هەرێمی کوردستان دەکە یان ناکە، ئەگەری هەیە سەردانی هەرێمی کوردستانیش بکە. لەبەر هەرێمی کوردستانیش پێگەیەکی گرنگی هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئابووریەوە. بەڵێ کاک ئارام بەپێی دوایین لێدوانی جێگیری سەرۆکۆماری ئێران ئاماژەی بۆ کردووە کە هیچ کێشەیەکی دارایی و ئابووری لە نێوان بەغداد و تاران نییە. بەڵام ئایا سەردانەکەی ڕئیسی بۆ بەغداد هیچ جۆرە لەم کێشانە هەیە کە باز ناکرێت کە چارەسەر بکرێت لە نێوان هەردوو وڵات؟ لەو بڕواایەدام هەندێک مەسلەیان کێشیان هەیە لە ڕووی داراییەوە لە مەسلەی غاز و شیر و جۆرە بابەتە. بەڵێ چونکە بەڵام بەڕاستی بە هەر جۆرێک بی ئێران دەیەوێت لەگەڵ عێراق بەشی شێری ئابووری و ئیتیفاقاتی عێراق لەگەڵ ئەو بێ بە هەر جۆرێک بێ خۆیان دەگونجێنن لەگەڵ حکوومەتەکەی. لەبەرەوەی دەزانین کە ساڵانێکی زۆرە پەیوەندێکی دوور و درێژەیە لە نێوان ئەو دوو وڵاتەدا بە حکمی مەسائلی ئاینیش و شیعەگەراییش تێکەڵن لە زۆر ڕووەوە تێکەڵن. ئیدارەکەش دەبیر نەکەین کە زیاتر مۆرکی ئەوەی بەسەرەوەیە. لە هەمان کاتیشدا پەیوەندێکی میلی زۆر گەورە هەیە لە نێوان ئەو دوو وڵاتەدا، ینی ساڵانە بە ملیۆنان کەس لە ئێرانەوە وانە دێنە عێراق بۆ زیارەتی ئیمام حوسێن عەلەیه السەلام لە هەموو وڵاتانی دیکە شیعەوە دێن. بۆیە عێراق مەرکەزە، عێراق مەرکەزێکی زۆر مهمە بۆ ئەم شتە. عێراق بۆ ئێران زۆر مهمە لە هەم لە ڕووی ئاینیەوە، هەم لە ڕووی ئابووری، هەم لە ڕووی ئەمنیەوە، هەم لە ڕووی
جیۆپۆلیتیکیەوە عێراق وڵاتێکی زۆر گرنگە، یعنی دەتوانین دەرگایەک بوو بۆ ئێران بۆ کەنداو باشە مەسا ئەو ڕێگای گەشە پێدانەی کە عێراق لە تێپەڕ دەبێت دەڕوا بۆ تورکیا وەکو ترانزیتێک عێراق لێرەدا سوودێکی زۆر گەورە لە دەبینێ بۆیە عێراق لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی جوگرافیەوە لە هەموو ڕێکەوە پێگەیەکی زۆر گرنگی لە خۆڕەڵاتی ناوەڕاستە هەیە بە تایبەتی بۆ هەردوو وڵاتی تورکیا و ئێران زۆر زۆر گرنگە. بەڵێ کاک ئارام چەند کێشەیەکی ناخۆی لە عێراقدا هەیە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان ناکۆچی نێوان لایەنە شیعەکان جگەلەوە تا ئێستا پۆستی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەک لای نەکراوەتەوە کێشەکانی نێوان بەغداد و هەولێر هەرچەندە بە پێی لێدوانی لێپسراوانی هەولێر و بەغداد کێشەکان زۆربەی چارەسەر کراوە سەردانەکەی سەرۆک کۆماری ئێران ئەم پرسانە لە خۆگرێت بۆ ئەوی ئەم کێشانش یەک لای بکرێتەوە بێگومان ینی ئێران لە کۆمەڵێک لە زۆر کاتدا کاریگەری زۆر گەورەی هەبووە لە چارەسەرکردنی کێشەکانی ناوماڵی شیعە لە چارەسەرکردنی کێشەکانی ناوماڵی عێراق بەڵام ئەم جارە کێشەکان قوڵترن گەورەترن هەم لە ناوە خۆی شیعە بۆ نمونە لە بینی مقتەدا و تەرەفەکانی دیکەی شیعە کێشەی زۆر گەورە ماڵی شیعە بەگشتی ماڵی عەرەب و کوردیش بەگشتی ینی ئەوڕۆکە کێشەیەکی زۆر گەورە هەیە سونە و شیعەش بە هەمان شێوە سونە بۆ سونە بەڵێ سونەکان لە ناوخۆیاندا ئەمەش خۆیەکەی چییە؟ ئەو بارودۆخە هەستیارە گەورەیەی کە ناوچەکە پێیدا تێپەڕ دەبێ ئەمڕۆکە ئێمە گوتمان لەسەر گۆڕانکاری زۆر گەورەیە بەڕاستی کۆمەڵێک هێز هەن نانەوێ عێراق یەکگرتوو بێ چونکە عێراقی یەکگرتووی عێراقێکی بەهێزە بۆیە دەیانەوێت کێشە لە نێوان پێکاتەکانی عێراق دروستکەن ئەمە پێکاتی سونە و شیعە بێ یان شیعە لە ناوە خۆ بێ یان پێکاتی کورد و عەرەب بێ ئەمە زیاتر دەستی دەرەچیە بەڕای من لەبەرەوەی ئەگەر بێت و عێراق یەکگرتوو بێ لەو گۆڕانکاریان گەورەی کە ڕوودەدە لە ناوچەکەدا چاوەڕوانین ئەم کاتە عێراق دەتوانین دەستکەوتی گەورە بەدەست بێنێ و زیانی پێناگا لە ڕووی استراتیجیەوە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بێت و کێشە لە بینی عێراق لە بینی هەرێم و لە بینی عێراقدا بێنات نەڵێن لە بینی کورد و عەرەب لەبەرەوەی بەڕاستی هەندێک لایەن هەنە ڕەنگە تەمسیلی کورد نەکەن لە عێراقدا هەندێک لایەن هەیە ڕەنگە نوێنەری شیعە نەکەن نوێنەراتی خۆیان بکەن نوێنەراتی ئەولا بکەن بەگشتی هەموو لایەک دەیەوێ عێراق دابەش بێ عێراق ناتەبا بێ ناکۆک بێ کێشە لە نێوان پێکاتەکانی داهبێ تاوەکو دەستکەوتی گەورە بەدەستێنێ زیانی پێ بگا حتا بەڕای من ئەم هەموو ناکۆکی و ناتەباییە نێوان پێکاتەکان بۆ ئەوەیە کە عێراق لە داهاتوودا دابەش بکات کاک ئارام ئەم هاوکێشەیە بۆ تارانی ژوایە یاخود تاران مەبەستێتی کێشە ناخۆیەکانی عێراق چارەسەر بکرێت لەو بڕواایە دانیم بۆ ئەوی شوایە لەبەرەوەی بەڕاستی لە ڕووی مێژوویەوە بەداخەوە ئێمە دەڵین کە چونکە وەکو دەڵێ کەس ناوێ کەس لەوی پیاوتر بێ ئەزانی نیانەوێ عێراقڵوان بەهێزتر بێ عێراق ئەو پێگەم مێژووی شارستانەتی کە عێراقیەتی هیچ جێک لە تورکیا و لە ئێران نیانە کەسایەتی عێراقی زۆر مهمە یعنی تۆ کەسایەتی عێراقی لە ڕووی فکر و ئایدۆلۆژیاوە لە ڕووی کەسایەتی لە ڕووی تاریخیەوە تۆ بڕۆ تاریخی کەسایەتی عێراقی دیراست بکە زۆر گەورەیە ینی هەر 5 ساڵ جارێک لە عێراقدا شەڕێک ڕووی داوە شەڕێکان بە عێراق کردووە بۆ عێراق خۆی لەسەر پێ نەگرێ عێراق گەورە نەبێ عێراق نەبێتە هێزێکی گەورە لە ناوچەکەیە هەر 5 ساڵ جارێک وەرەسەیەکە هەر 5 ساڵ جارێک شەڕێک لە عێراقدا بووە ئێستا کەس بە هەمان شێوە هەمووی دەیەوێ احتیوای عێراق بکە بۆ ئەوەی عێراق ناتەوا و ناتەبا بێ ناکۆک بێ لە ناوە خۆدا باشە ئەو کاتە لە ئاسی دەرەوەدا ئەو کاتە سوپایەکەی لاواز دەبێ وانە شەڕی بۆ ناکرێ ناتوانانی پارێزگاری لە خۆی بکە لەبەرچی ئەمڕۆکە ڕۆژانە پێشەری سەروەری عێراق دەکرێت لەبەرچی عێراق لاوازە لەبەرەوەی لە ناوە خۆدا کێشەی زۆر گەورە هەیە لە هەمان کاتدا لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە عێراق بە تەواوەتی ڕەنگە وا دیارەکە عێراقەتی یەکگرتووە بەڵام دەکلێتەوە بەداخی مەذهبی بەداخی مەسائلی قەومی بە کۆمەڵێک نەخۆشی دیکەی گەورە کە بۆ عێراقیان دروست کردووە بۆ ئەوەی عێراق لاواز بێ بەڵام دڵنیا بە عێراق هەموو ئەو کۆسپانە تێدەپەڕێنێت لە داهاتوودا و عێراقێکی زۆر یەکگرتوو تەبا دروستە بێتەوە جارێکی دیکە من کە دەڵم یەکگرتوو مەبەستم ئەوە نییە حکوومەتێکی مرکزی یان حکوومەتی هەرێم شتێکی بەسە بێ مەبەستم ئەوەیە عێراقێک بێ کە هەموو پێکاتەکانیان تیادا مافی هاوڵاتی بوونیان هەبێ قانون تطبیق بکرێ باشە هاوڵاتی بوون سیادەی قانون هەبێ هاوڵاتێک دێرە و هاوڵاتێک لە شوێنێکی دیکە وەکو یەک ماف و ئەرکان وەکو یەک بێ نەوەکو لە شوێنێک
شتێکی دیکە لە شوێنێکی دیکەیەکی دیکە ئەگەر لەیە وەزەی هەرێمی کوردستان بە تایبەتی حاڵی حازر چۆنە ینی مەسەلەی موچە و مەسەلەی کۆمەڵک داهات شتیوە لە کاتێکدا دەبایە نەک مەسەلەی موچە ببێتە هەواڵ سی و چەند ساڵە تۆ حکمی خۆت دەکەی تاوەکو ئێستاکە موچەکەت هەواڵە داوای دەکەی لە عێراق لە عێراق دەکەی چێزەکانی چارەسەر بکە بۆیە عێراق لەو بڕواایەدا لە داهاتوودا بتوانێت چێشەکانی خۆی چارەسەر بکە و کێشەکانی هەرێمیش لەگەڵ خۆی چارەسەر بکە یعنی بۆ وەزع ئەوانە مێنێتەوە هەتاکەی ئەوە بین چونکە بەڕاستی گۆڕانکاری زۆر گەورە بەڕێگەوە ناوچەکەدا گۆڕانکاری زۆر چارە نووسازن خۆت ئەگەلەیە ناوچەکە چۆنە ینی ئێستاکەەوە دەکڵێ لەسەر مەزەڵێکە و دەکڵێ ئیتر کەی ئەوە ئەم وەزع دەگاتە تو نازانی سەیری ئێران و ئیسرائیل کە لێکیان نەدا ڕۆژانە لە لوبنان نادرێ ئەوە نەگەیشتە ڕەفح جەنگی ئەوە لە سووری لە عێراق ڕۆژانە کێشەی گەورە نییە ئەمە بەدڵنیاییەوە ئەم ئاگرە گەورە دەبێت احتیمالی زۆرە بگاتە عێراقی و زەلکاوەکە گەورەتر بێ بۆیە دەبێ عێراق کۆک نەبێ لە ناوە خۆدا دڵنیام کە دەتوانرێت لە داهاتوودا ئەم شێشانە دەرباز بکرێت و ئیشاڵڵا عێراق خوا دەیپارێزێ بە کوردستانیشەوە بە هیوای ئینشاڵڵا کاگارام دوا پرسیارم ڕۆڵی ئەمریکا لەم هاوکێشە نوێیە چیە مەبەسم ئەم جموجۆڵی کە ئێستا لە نێوان تاران و بەغداد و تورکیا هەیە و کە ڕەنگە وڵاتانی قلیمی تریشی لێ بکەوێتەوە و لە داهاتوویەکی نزیکە سەردانی سەرۆکی وڵاتانی تریش بۆ بەغدا ئەنجام بدرێت مەبەستم واشنگتۆن ڕۆڵی چێ لەم هاوکێشە سیاسی زۆر گرنگە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی ئەمریکا وەکو پێشوو نەماوە ئەزانی یعنی ئەمریکای دوای عێراق و ئەفغانستان و ئەمریکای ئێستا ئەمریکای پێش 2001 و ئەمریکای ئێستا زۆر زۆر جیاوازە ناتوانێت وەکو پێشوو بۆ چوونەکانی خۆی قراراتی خۆی فەرزکە ئەمریکا بەسەر ناوچەکەدا بە تایبەتی کە پێزێکی ڕوسیای ناوە لەو ناوچیدا لە شەڕێکی گەورەدایە ئۆکرانیا لەبیر نەکەین ئیسرائیل لەبیر نەکەین ئەمانە هەردووکیان نقطەی زوعفن بۆ ئەمریکا لە ناوچەکەدا ینی ئەو وەزای کە ئیسرائیل دووچاری بووە ئەوەی ئۆکرانیا دووچاری بووە کاریگەری زۆری هەیە لەسەر اقتصادی ئەمریکیدا ئەمریکا ئێستاکە لە 130 داهاتی دەخلی قەومی قەرزارە لە 130 يعني تصور كلا حرب عالمي دوم جيشو تاو درجية أمريكا لو درجية ده لستعصتو سي قرز لشرج دانيا بويا لنا خوش دا دبيني وضعك شون هذا أمريكا دا وهم مظاهرات وهم مشتدرجي خاصة يعني براسي أمريكا جوران كاري جورا بخود دبيني بلام لو برواية دانيم أمريكا عراقي دوي نوكو وكولاتك بهيس عراقي بهيس عراقي دوي دايدوشي عراقي دوي کە بە پێ بەرژەوەندەکانی ئەو بجوڵێتەوە عێراقێکی دەوێ نەوت و غازی لێ ببە عێراقێکی ناوێ هاوڵاتی عێراقی تێدا ئاسوودە بێ بەڵداخەوە ینی بەڕاستی جوایە لە ڕووی مێژوویشەوە هەروە بووە بۆیە لەو بڕواایە دەنیم لە داهاتوودا ئەمریکا وەکو پێشوو بتوانێت لە عێراقدا وەکو چۆن دوای 2003 کۆمەڵێک شتی گۆڕانکاری کرد و کۆمەڵێک کاریگەری هەبوو ئەو کاریگەری هەبێت لە بەڕۆی هێزی دیکەی تر لە ناوچەکەدا هەیە ینی مەسەلەن ئەمریکا رووسیا نەفت ڕووس ئیتیفاقاتی زۆر گەورەی هەیە لەگە عێراق و لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا دەوڵەتانی دیکەش ئەویان هەیە پەیوەندەکانە لەگە چین مەبەستێتی بێتە پێشەوە زیاتر بێتە پێشەوە بۆ نمونە چین بڵێ ئابووری چین ئەمریکا ترسێکی زۆر گەورەی لە چین هەیە یعنی گەورەترین ئابووری ئێستاکە دووەم گەورەترین ئابووری چینە چین زۆر بە خێرایی پێش دەکەوێت زۆر مەترسیدارە یعنی مەترسی یەکەم بۆ سەر ئەمریکا ئەمڕۆکە لە ناوچەکەدا چینە بۆیش زۆر گرنگی بە چین دەدا زۆر گرنگی بەوەی دەدا زۆر گرنگی بە یابان دەدا بە دەوڵەتانی بە تایوان دەدا باشە بۆ ئەوەی کە یارمەتی چۆن یارمەتی ئیسرائیل یارمەتی تایوانیشیدا دژی چین چونکە زۆر هێزێکی گەورەی هێزێکی اقتصادی گەورەیە زۆر بە خێرایی گەشت دەکات لەبەرەوەش ئەمریکاش لە کاتێکدا لە ناو جەنگێکی گەورەدایە وتمە لە هەمان کاتدا ئابووریە کەسی وەکو پێشوو نەماوە دۆلاریشی وەکو پێشوو نەماوە بۆیە لە مەترسێکی گەورەدا دەژی بەگشتی ئەمەش وا دەکات کە ناوچەکە بەڕاستی بێسەنتێز بمێنێتەوە باشە یعنی قرارێکی یەکلایی کەرەوە نەبێ بۆ ئەمڕۆکە نەک بەتەنیا ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاساییش وەکو پێشوو نەمایە ناتوانێت کۆمەڵێک شت فەڕستکارە ناوچەکەدا لەبەرەوەی هێزی دیکەی
دەوڵەتی دیکەی باڵادەست لە ناوچەکەدا دروست بوون تەوازنی هێز گۆڕاوە هاوچێشی هێز گۆڕاوە ئەو هاوچێشانە کۆمەڵێک واقعی دیکە فۆرس دەکەن کە دژ بە ئەمریکایە دژ بە هێزەکانی دیکەیە ئەمەش لە داهاتوودا لەسەر ناوچەکەشمان بە دڵنیاییەوە ڕەنگەداتەوە بە ئومێدم کە ئەو چێشمە خازانجی هەبێ بۆ عێراق و بۆ ناوچەکەمان بە دڵنیاییشەوە ئێمە ڕەنگە بە قۆناغێکی بڵین وادە تێپەڕین تۆز کۆمەڵە کێشە و گرفت و عێراق لە هایندەدا پێش بەڵام عێراق سەلامەت تێدا دەرەچێت بە کوردستانی شەوی ئینشاڵڵا بە هیواین بەڕێز ئارام عەلی نووس سەر و ڕۆژنامە نووس سپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ بەیانی کورسان جوز لەگەڵمان بووی سەرکەوتوو بە کاگاکەم سەر سپاس بۆ ئێوە.